چەند ڕۆژێکە بەهار بە چڕی لە سلێمانی ینی ئەو ڕێکارانەی کە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دەری کردەوە و لیژنەی ینی ئۆپراسیۆنەکانی سلێمانیش دەریان کردووە بە چڕی جێبەجێ دەکرێت لە ناو بازار و شوێنە گشتیەکاندا هاوڵاتیانی ڕای جیاوازیانە من دەمەوێت ئێستا بەشێک لەو هاوڵاتیانی کە لە ناو بازارن قسەیان لەگەڵکەم هەم دوکاندار هەم فرۆشیار و هەم هاوڵاتیانیش ئەچمەدای یەکی لەو هاوڵاتیان ئێستا لە ناو بازارڕە چەند ڕۆژێکە لە سلێمانی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا جێبەجێ دەکرێت ئێوە وەک هاوڵاتیان ڕاتان لەسەریان چییە؟ طبعا خۆی ئەگەر ئەو بڕیارانەی کە دەرەچێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە و لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەگەر بێت وەک خۆی بچێتە واری جێبەجێکردنەوەمە پێویستە هەمان پابند بین پێویست کە 2000 کەس لەسەر و یاساوە نییە بەڵام لە پشت ئەمەوە کۆمەڵە حاڵەتێکەوات لی ئەکات مەسەلەن تۆ جۆرێک لە زۆرەکان هەست بکەی بۆ نمونە بە بەسیترین شت کە بەسنی دەمام شێکە تۆ گەرنەی بەسیێز بە دەربڕی ناڕزایەتێکەکەیت بۆ لەبەری بەداخەوە کاتی حکوومەتی هەرێم بڕیارێکەدا خۆی ملزم نییە بە بڕیاری خۆیەوە باشە ئێستا بۆ منە تۆ گەرتەوە دیقەت بی لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپایە مەسەرەن قەدەغی هاتوچۆ هەیە یاخود لانی کەم کاتت بۆ دیاری ئەکا ئەڵێ لە سعات ئەمانە تا سعات بۆ نە لە نوۆی شەوە ئێوارەوە تاوەکو چواری بیانی کەس ناچێتە دەرەوە لەم حاڵەتە حکوومەتی وڵاتانە بیری لە چیکرۆتۆل ئەو زەمانی کە کاسبکار لەو مودەیە کاسبی ئەکات قەرەبووی ئەکاتەوانێ یاخود لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپایە ئەگەر بڕیار بێت بۆ مناڵێ بەستەنها مارچێتەکانی خواردن کرێتەوە بۆیە ئەوانی کە مارچێتیان و دوکانیانێ بەڵام دوکانەکانیان داخن حکوومەت مانگانە پاریان ئاەتێ لێرە چۆنە لە هەرێمی کوردستان لە سلێمانی نەک لە سلێمانی ئەکرێ بڵێن لە کوی گشتی هەرێمی کوردستانە چکە ئێمە حکوومەتی کە هەمانە 2000 کە بڕیارێک دەرەکات گشتاندین بۆ کابووکی گشتی مەسەرەن ئەم چوار پارێزگای هەرێمی کوردستان بەداخەوە ئەم ئەتکاتە ژوورەوە بەبێ ئەوەی نانت باتێ ئەم ئەتکاتە ژوورەوە بەبێ ئەوەی ئاوت باتێ ئێمە ئەگەر بیرمان نەچێ ساڵی ڕابردوو کاتێک کەرەنتینە ڕاکەهێنرا ئەو بینیمان لە سیانزەی 30 پێکرد تقریبا ماوەی مانشی خایان ئەگەر خێرخوازان نەبوونە ئەزانی وەزعی و خەڵکە چەند خراپ ئەبوو ئەزانی وەزعی و خەڵکە چەند شەڕ ئەبوو لە کاتێکە حکوومەت باشی بەمە نەبوو بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم بۆ نمونە ئەوێت ئەو بڕیارانی کە دەری ئەگەر ڕێز لێگیراوە بێت وە خاوڵاتیان پابند من پێ ئێمە ئەزانی